دەبوونی وەزیری کشتوکاڵ وەرکشۆپێکی بۆ چەندین کەساتی پسپۆڕ و شارەزا لە بواری ئەو ئەنجامدا با پێی داتاکانیش لێدانی بیری بێمۆڵەت لە زیادبووندایە و مەترسی لەسەر ئاوی ژێرزەوی دروست کردووە. سامانی ئاو ئەگەرچی بە سەرچاوەیەکی گرنگی ژیان دادەنرێت و زۆری و کەمی لە وڵاتێکۆ بە وڵاتێکی تر جیاوازە بە وتەی پسپۆڕانی ئاو هەرێمی کوردستان ڕێژەی سەرچاوەکانی ئاوی کەمترە و بەهۆی خراپی بەکارهێنانی و نەبوونی بەنداوی زۆر مەترسی دەکرێت قەیرانی کەمی ئاویش سەر هەڵبدات. بۆ ئەو مەبەستە لە ڕێی ئەنجامدانی وەرکشۆپێکەوە بۆ کەسانی پسپۆڕ و شارەزا چەندین ڕێنمایی و پلانی ورد خرانە ڕوو کە لە داهاتوودا کاری لەسەر بکرێت. چەند ساڵێکی ئاوی ژێرزەوی ئاسی زۆر دابەزیوە، یعنی لە هێندێک ناوچە زیاتر لە 100 مەتر دابەزیوە لە هەرێمی کوردستان و بیرێکی زۆری نایاسایی لێدراوە بە نایاسایی ئەوەش کاریگەری خراپی هەبووە لەسەر ئاوی ژێرزەوی. پێڕێنمایەکان مامەڵەمان لەگەڵ داواکاری بیرلێدان کردووە، نە چاپۆشیمان لە کەس کردووە و نە هیچ جۆر واستەی لە ئێمە قبول کراوە، بەڵکو تەماشا ڕێنمایەکانمان کردو بە پێی ئەو ڕێنمایی و پێوەرانە کە دیاریمان کردو ئێمە ڕێگەمان داوە. ئەوەی تر بە نایاسایی کراوە و هیچ پەیوەندی بە ئێمەوە نەبووە و ئەو حاڵەت نایاسایی و سەرپێچانێک کە ڕوو دەدەن پێویستە ئیدارات خەمی لێ بخوا، پێویستە ئیدارات ڕێ لێ بگرێت. ئەوە پەیوەندی بەڕاستی بۆ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو نییە. بە پێی داتاکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئاستی ئاوی ژێرزەوی نزیکەی 7 مەتر دابەزیوە. بە پێی ئەو داتایش بێت قوڵایی بیر لە ساڵانی 2000 پێویستی بە نزیکەی 180 مەتر بووە، بەڵام لە ئێستادا قوڵایی بیر بە تایبەت لە پارێزگای هەولێر و سلێمانی پێویستی بە نزیکەی 350 بۆ 500 مەتر هەیە. بەوتەی بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی مەترسی لەسەر کەمی ئاو دروست بووە. لە هەر سێ پارێزگای هەرێم و ئیدارە سەربەخۆکانە مەترسی هەیە لەسەر ئاوی ژێرزەوی. کەم هۆکار دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە گۆڕانی کەش و هەوا و شەپۆڵەکانی وشکە ساڵی کاریگەریەکی زۆری کردوتە سەرەوەی کە ئاستی ئاوی ژێرزەوی دابەزێت. دووەم هۆکاری ژمارە زۆری بیرەکانە. سێم تەڵەبیاتی خەڵک زیاتر بووە لەبەرەوەی ژمارەی دانیشتوان زیاد بووە، پێداویستی ئاو زیاتر بووە. پسپۆڕێکی ئاویش دەڵێت پێویستە کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە لە چۆنیەتی بەکارهێنانی ئاو. دەشڵێت زیادەڕۆیی لە بەکارهێنانی ئاودا لە ڕووی ئاینی و مرۆڤایەتیش کارێکی خراپە و زیانی دەبێت. باران کەم بێ ئێمە لەوێ قەیرانێکی گەورە تووشی خۆمانەکەین، بۆ ئێمە بەستە لێرە وشیاری بەرپا بکەین لە ناو زانکۆکانمانە، لە قوتابخانەکانمانە، لە ناو ماڵ و خانەوەندەکانە کەوا بەکارهێنانی ئاو ئەبێ بە شێوەیەکی وشیاری بێ، بە شێوەیەکی وا بێکەوە کێشە دروست نەکات. ئێمە ئەبێ خۆمان وشیار بین بەرامبەر ئەوە. من ناڵێم کەس کێڵگەی نەبێ، من ناڵێم کەس دارودەختیری، بەڵام ئەبێ بە شێوەیەک بێ کە بتوانێ بەڕێوەبردنی ئەم کێڵگەی خۆی ئەم شوێنە پسکۆلەی کە بە خۆی دروست کردووە بە شێوەیەک بێ لەگەڵ با بڵێن دین و زانستە بگونجێت. لە هەرێمی کوردستان بەهۆی بەکارهێنانی بەرژەوەندی تایبەت و نەبوونی پلانی حکومەت بۆ کۆکردنەوەی ئاو مەترسی لەسەر دروستبوونی قەیرانی ئاو یەکێکە لە ئەگەرەکان. لەلایەکی تر لێدانی بیری نایاسایی زیادی کردووە. بە پێی تازەترین ئامار لە پارێزگای هەولێر 3800 بیری نایاسایی لێدراون و لە پارێزگای سلێمانیش 17910 بیری نایاسایی لێدراوە و لە پارێزگای دهۆکیش 250 بیر و لە ئیدارەی گەرمیانیش 600 بیری بێمۆڵەت لێدراوە کە ئەمەش هۆکارەکەی بۆ زۆری واستە و کەم تەرخەمی بەرپرسانی ئیدارەکە دەگەڕێتەوە و بۆتە مەترسی لەسەر کەمبوونی ئاوی ژێرزەوی. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.